بەڕێزان بەردەوامین گفتگۆ دەکەین لەبارەی جەنگەکەوە 19 ڕۆژەی جەنگ چیمان پێ دەڵێ ئەوەی لە ئەرزی واقعدا دەیبینین چیمان پێ دەڵێ ئایا جەنگەکە بەرەو وەستانە یان نا ئیسرائیل تازە تا کۆتایی دەڕوا گفتگوێن پرس و باس بابەتە دەکەین ئەی کورد چی بکە لەم نێوەندەدا هەروە دەتوانێت بە بێدەنگی بمێنێتەوە گفتگوێن پرس و باس بابەتان ناکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر تارق جەوەر بەڕێزان چاودێری سیاسیین ڕاستەوخۆ لە هەولێرە و لەگەڵمانە دکتۆر سلااوت لێ بێم کاتت باش سپاس بە بەشداریکردن لەگەڵمان ئەم 19 ڕۆژەی جەنگەکە ئەوەی کە لە ئەرزی واقعدا دەیبینین چیمان پێ دەڵێ؟ بەڵێ زۆر سپاس ڕێز و سڵاو بۆ جەنابتان بۆ بینەرانی خۆشەویست بەتەکیید بەداخەوە جەنگەکە پێدەچێ ئەو ماوەی کە دیاری کرابوو ماوەی خۆی تەواو بکە و ڕەنگە بە زیادەوەش چونکە تا ئێستا 19 ڕۆژە بەڵام بەشێکی زۆر لە توانای هاوسنجی شەڕەکە تقریبان دەتوانین بڵێن تا حدێکی باشێک لای بۆتەوە لەوەی کە هەردوو لایەنی بەرامبەر لایەنی ئیسرائیلی ئەمریکی و بەرامبەر بە کۆماری ئیسلامی ئێران هەست دەکەی لە ڕووی کۆمەڵێک میکانیزمی شەڕەوە ناهاوسەنجێک بەدی دەکرێت هەر لە سەرتاوەشەوە پێشبینی کراو بوو هەرچەندە ئێران تا ئێستاکە توانای هێرشەکانی ماوە توانای خۆ بەدەستەوەدانی تا ئێستا ڕانەگەیاندووە بەڵکو هەمیشە بەردەوامە لە بەرپەرزدانەوە لە موشک بارانکردن لە درۆن بەکارهێنان بۆ ئەو ئامانزانەی کە پێی وایە ئەمانە دەستنە خزمەتی ئیسرائیل و ئەمریکا چ لە ئیسرائیل خودی خۆی چ لە وڵاتانی ناوچەکە و وڵاتانی کەندا و بە تایبەتیش لە عێراق و هەرێمی کوردستانی شەوە بۆی ئەگەر سەیری بکەی ڕۆژ بە ڕۆژ مەودای شەڕەکە هەرچەند درێژ دەبتەوە بەڵام لە بەرامبەردا وزە و توانای لایەنەکانی شار بە تایبەتی کۆماری ئیسلامی ئێران دادەبەزێ هەم لە ڕووی بە پێی لێدوانە ڕسمیەکانە گەورە بگرین سەیرەکەی ئەمریکا و دوێنێ سەرۆک دۆنالد ترامپ ئاماژەی بەوە کرد کە شەڕەکە بەرەو کۆتایی دەچێ و ئیران بە هیچ شێوەیەک نابێت بێتە خاوەنی چەکی ئەتۆمی و توانای ئاسمانی توانای ڕادارەکانی و توانای بەرگری ئاسمانی وەکو باسمان کرد لەگەڵ توانای دەریایەکانی خۆی لەدەستدایە ئەوەی ماوەتەوە بۆ ئێران لە مەسلەی زەویدا موشکباران و ئاراستەکردنی درۆنەکانە بۆ ئەو ئامانزانەی کە خۆی دەیەوێ لە ناوچەکە و لە ئیسرائیلیش بیپێکە ئەمە چیمان پێدەڵ ئەمە پێمان دەڵێ کە ئەم شەڕە دوجار ئەنجامەکەی هەر بەوە کۆتایی دێ کە پێشببینی دەکرێت درێژتر نەچێشێلەوەی کە ینی چاوەڕوان دەکرێت شەڕی نابتە شەڕیەکی گەورەی درێژخایانی لە بابەتی ئەوەی جەنجی ئۆکرانیا رووسیا چونکە توانای ئەو شەڕە دیاریکراوە بۆ کۆماری ئیسلامی ئێران ڕاستە تا ئێستاکە ئێران توانیوێتی خۆی ڕابگرێت بەڵام ئایا ئەو پرسیار لێرەدا دێتە پێشەوە ئایا توانای درۆنەکان و توانای موشکەکانی کۆماری ئیسلامی ئێران تاکوێ بڕدەکات تا چەندی تر دەتوانی درێژە بەم شەڕە بدا ڕاستە کاریگەریشی هەیە بۆ ئەو ئامانزانەی پێکاوێتی ناکرێ ئەوە نادی دەبژێرێ بەڵام دوجار تواناکە زۆر نابەرامبەر لە دوێنێوەش ئەمریکا گەورەتری بۆمبی خۆی بەکارهێنا لە ناوچەی دورگەی هورمز یا گەروی هورمز لەمەدا دەیەوێ حەسمی کۆمەڵێک شت بکە توانای دەریایی کۆماری ئیسلامی ئێران بە تەواوی پەک بخاتن و کۆنتترۆلی ئەو گەروە بکە کە شادەماری بازرگانی جیهانی وروەها هەناردەکردنی نەوتە لە ناوچەی کەنداوەوە بۆ سەرتاسەری جیهان ئەمانە پێمان دەڵێ کە ئەم شەڕە دوجار بەلایەکدا دەکەوێ کە ڕەنگە ڕاستە شەردای من باس لەوە دەکە سێ خیار هەیە یا ئەوەتە لایەک تەسلیم دەبێت یا ئەوەتە دانووسان دەکرێت و باوسنجی هەردوو لا لێی دێنە دەرەوە وەکو چۆن زەنجی عێراقێران بە ناوبژێکی نێودەوڵەتی هەردوولا خۆی بەبراوە دەزانی بەڵام لە زەنجی عێراق کوێت و ئەمریکا بینیمان عێراق تەسلیم بوو لە خێمەی سەفوان جا سیناریۆ بۆ ئەم شەڕەش هەر ئەوەیە ئەمریکەکان دەیانەوێت سیناریۆ خێمەی سەفوان پیان خۆشە بەم شێوەیە دووبارە بێتەوە بەڵام استراتیژی ئیسرائیل لەوەدا جیاوازە استراتیژی ئیسرائیل لەگەڵ ترامپ لەوەدا یەک ناگرێتەوە کە ئەوان دەیانەوێت خودی ڕژێمەکە لە ئێران بگۆڕێت جا ئەمە ینی پێویستی بە کاتی زیاتر هەیە چونکە تا ئێستاش هاوبەشەکانی ئەمریکا و دۆستەکانی ئەو بریکا لە ناتۆش لەسەر ئەوە بەرچاویان ڕوونیە ئایا ئەم شەڕە ئامانجەکەی دوجار چی دەبێت وە چەند درێژە دەچێشی دکتۆر ئەوەی کە ئەماژەت پێکرد دەڵی سیناریۆی خێمەی سەفوان دووبارە بێتەوە بەڵام ئایا ئێستا ئەوەی کێ قەرار دەدا کە ئێران با بڵێن سازش بکە یاخود ئەگەرێسە تەسلیم بێ کێ بڕیارێم تەسلیم بوونە بدا ئایا سوپای پاسداران پابەند دەبێ ئایا دەرفەت ماوەتەوە بۆ ئیمۆنم نام سوپایە چارە نووسی چی دەبێ هەز ناکە ینی دۆخێک دروست بووە کەیتر
شەڕی مان و نەمانە یعنی خۆشیان بەدەستەوە بدەن هەر نامێنن خۆ بەدەستەوە نەدەن هەر نامێنن دوجار ئەوە هەڵدەبژێرن بە قەولی خۆیان شەید بوون تا کۆتایی جا ئەم استراتیژێتە لە کارکردن ئەم بیرکردنەوەی لە کارکردنەوەی جەنابەت ئاماژەت پێکرد ئەمە بۆ هەموو ئەو ڕژێمانە ڕاستن کە دووچاری حاڵەتێکی لەو جۆرە دەبنەوە و لۆژیک لە دەست دەدرێ بە ئاشتی یا بەنیوە براوە ڕازینین وەکو چۆن دەبینین ڕژێمی سەدام پێشەوەی بڕوخێ نامەیەکی زۆری بۆچوو وەزیری خارجیی قەتەر سەردانی بەغدای کرد لەگەڵی دانیشت و پێشنیاری ئەویان پێدا کە دەسەڵات جێبهێڵی و حزبی بەعز ببینێتەوە بەڵام دەموچاوەکان بگۆڕێ ئەو ڕازینە بگوتی من مقاومە دەکەم و تا دوجار شەڕی کرد و سەری خۆی لەسەردانە و عێراقیشی بەو دەردەگەیان بەلای عێراقیەکانەوە بۆیە من پێم وایە ئەم جۆرە سیناریۆنە ئەمە سیناریۆی ئەوەیە یا قەناعەتی ئەوەیە کە ئەم دەسەڵاتی ئێستا لە کۆماری ئیسلامی ئێران بەرقەرارە یا کار دەکا و شەڕ دەکا و ئیدارەی شەڕ دەکا بڕوایان بەوە نییە کە لە ئاشتیدا مانەوەیان هەیە چونکە لەبیرمان نەچێت هەندێک لایەنی ئۆپۆزیسیۆنی عێراقی پێیان وایە ئۆپۆزیسیۆنی ئێرانی بە تایبەتی لایەنە کوردیەکان لێدوانیان دابوو لە ماوەی ڕابرد و گوتیان ئەو ڕژێمە ئێستا ڕەنگە نەڕوخێ بەو شەڕەی کە لە ئاسمانەوە بە موشک و چەکی قورس دەکرێتە سەری ناڕوخێ بەڵام ڕەنگە دوای نیشتنەوەی تەپوتۆزی شەڕەکە ئەم ڕژێمە لە نێوە خۆیدا بڕوخێ جا ئەوان قەرارەکە لە بەرچاویان ڕوونە چ ئەوەی میلەت لێیان ناڕازی بێتە سەر شەقامەکە چ ئەوەی کە بەو شەڕەدا جۆرێک لە مێژوو بۆ خۆیان تۆمار بکەن و پێیان وایە کە شەهیدبوون لەم شەڕەدا شەهیدبوونێکی سەربەرزانەیە و شەرەفمەندانەیە لە بەرامبەر پەلامار و هێزێک کە لە دەرەوەی هەزاران و مەلاین میلیۆن کیلۆمەتر هاتوون و پەلاماری ئێران دەدەن جام پێمە ئەو جۆرە قەناعەتە درێژە بە شەڕەکە دەدا دوجار ماڵوێرانیەکە بۆ چێ دەبی بۆ میلەتانی ئێران بۆ ژێرخانی ئابووری ئێران بەڵام پێدەچی ناوبژی نێودەوڵەتیش تەنان ئەو وڵاتانی ڕۆلی ناوبژی دەبینن تا ئێستا بێئومێدن لەوەی کە ئێران بێتە سەرمێزی گفتوگۆ و بەوە ڕازی بێ کە ئەمریکەکان دەیانویست. دکتۆر لە سەرەتا قسەکە نەماژە بۆ کردوتە جەنگەکە پێ ناچێت زۆر درێژخایان بێ ڕەنگە من لە ڕوانگەی دۆناڵد ترەمپەوە بەڵێ دۆناڵد ترەمپ نەیەوێت جەنگەکە زۆر درێژخایان بێ هەرچەندە ینی دوێنێ شاردەوە لەوەی کەوتی بیرم لەوە کردوێتەوە کە سەرباز بنێرم و بەجددی بیرم لەوە کردوێتەوە و لێشی ناترسین بڕارێکی وا بدەین بەڵام بەرحاڵەوەی کە لە ئەرزی واقعدا دەیبینین ئایا جەنگێکی لەم شێوەیە تەنها لە ئاسمانەوە یەکلا دەکرێتەوە؟ تا ئێستا ئەو جەنگە و شارەزایانی بواری سەربازیش کە باسی دەکەن جەنگ هەمیشە هێزی ئاسمانی ڕۆلی گەورەی هەیە یعنی توانای موشکەکان ڕۆلی گەوریان هەیە بۆ وێرانکردن و دروستکردنی درز لە نێو لایەنی بەرامبەر لە جەنگدا بەڵام ئەوەی کە لە جەنگدا بابەتەکە لەسەر زەوی یەکلایی دەکاتەوە ئەوە هێزی پیادەیە ئەوە هێزی کەتیبەکانی دەبابە و مدەڕعاتەکە داخل دەبن و دەتوانن شوێنەکان کۆنتترۆل بکەن ئەم سیستەمە ئێستا شەری پێدەکە ئەمریکا استراتیژی ئەوە بوو کە میلەتی ئێران بێتە سەر شەقام یارمەتی بدا بۆی ئەو ڕژێمە کۆتایی پێبێنەگەمە بەسمان لە کۆتایی هێنان بەو دەسەڵاتە و کۆتایی هێنان بە شەڕەکە بێ ئەم جەنگە لەگەڵ جەنگی عێراق دەتوانم بڵێم بەراوردکاریە کە خاڵێکمان پێنیشان دەدا ئەوی شەوەیە ئەگەر هاتوو ساڵی 2023 ئەمریکەکان بەهێزێکی زۆری کە نزیکەی 200,000 سەرباز لە سەربازی ئەمریکی و سەربازی بەریتانی کە بەشی زۆریان پێکدەێنان لەگەڵ ئوسترالیا و هەندێک وڵاتی تر نەهات بوونایە لە سەرخاچی عێراقدا بەرەو بەغدا نەکشابوونایە و شەڕی مەتار دروست نەبووە فڕۆکەخانەی بەغدا ئەو کاتی سەدام نەدەڕووخا هەروەکو خۆی دەمایەوە وڵاتەکە وێرانتر دەبوو ژێرخانەکەی خەڵکێکی زۆریش دەکوژرا بەڵام وەکو دەسەڵات و سیستەم دەمایەوە بۆیە ئیسرائیلەکان پێیان وایە ئەم شەڕە دەبی بە کۆتایی هاتنی ئەو دەسەڵات و ڕژێمە چونکە بیرۆکە و فەلسەفە و ئایدۆلۆژیای ئەو ڕژێمە پێیان وایە تا بمێنێتەوە هەڕەشەیە ئەگەر بەلاوازیش بێ جارێکی تر دەتوانانی خۆی بینا بکاتەوە و بە کەرەستە و عەقڵێتێکی تازەوە و بەرەنگاری بوون و وجودی ئیسرائیل لە ناوچەکە دەمێنێتەوە بەڵام ئەم تێڕوانینە لای ئەمریکەکان بە تایبەتی لای ترامپ وانە ئەو پێی وایە مانەوەی ڕژێمێکی لاواز و سازشکردن لەگەڵ ئەمریکا و ڕێکەوتن لەسەر بەرنامەی ئەتۆمی و تەسلیم بۆ داواکاریەکانی ئەمریکا و ئابووری و وزەی ئەو وڵاتە بکەوتەوە دەست کۆمپانیەکانی ئەمریکا من پێم وایە بەلای ترامەوە ئەوە ڕێگا ئاسانەکەیە. دکتۆر هەندێک لە پەیامەکانی دۆناڵد نەتەنیاهو ئەگەر شیکاری بکەین دوێنێک کە باڵێزی ئەمریکا لە ئیسرائیل چوو بۆ لای نەتەنیاهۆتی دۆناڵد ترەمپ نردومی بۆی لە تەندروستیت بپرسێ هەڵبەتەوە پەیوەندی بۆ دەنگۆیانەوە بوو کە ئێران دەیوت کوشتومانە چەند ڤیددیوەکیش بڵاو بۆیەوە دوای وتیان ڤیددیۆکانی ئایا نەتەنیاهۆ لیستێکی بەدەستەوەیە دەڵێ ئەم لیستە شتی زۆر گرنگی تێدایە نێردەکەی دۆناڵد ترەمپ باوا بڵین
دەڵێ خۆشببختانە ناوی منیتیانە ئەوش پێی دەڵێ تۆ پیاوێکی مەزنیت ناوی تۆ لە ڕێزی پیاوە گەورەکاندا تۆ سەرۆک شکاری زۆر گەورەتان کردووە ینی پەیامی ئەم لیستەی نەتەنیاهۆ دەیوێت پێمان بڵێ زۆر کەسایەتی دیکە هەن کە بەم نزیکانە ئۆکەی درراوە ئەو من ناوەکانیان نووسرا و دەیان کوژین لە ناویان دەبین ئەمڕۆژ دەنگویەگەیە من لە سەرای بەرنامەکە باسم کرد دەنگویەگەی کە محەممەد باقر قالیباف ئەویش کراوەتە ئامان شەوی ڕابردوو لە گەڕەکی زعفرانیەی تاران هێشتا ینی میدیاکان وەکو پێیز باسییان نەکردووە دواتر بە بزانین دەگا بەچی و کارانم دەڵێن وەزیری تڵاعاتیش بە هەمان شێوە جا قسەکە لەسەر ئەوەیە ینی هەر لە پەیامەکانی نەتەنیاهۆ دوێنێ پیرۆزبایی نۆرۆزی کرد و تێمە لە ئاسمان و ئاگامان لێتانە ئێوەش لە ئەرزدا ینی ئاهەنگی خۆتان بژێڕن کورت و پخۆت نەتەنیاهۆ بە نیازی کۆتایی ئەم ڕژێمەیە بەڵێ ڕاست بەڵێ ڕاستەکەی من هاوڕام لەگە جەنابێت کە خوێندنەوەی بدایەتیش ئاماژەمان پێکە هەر لە سەرەتای شەرەوە ئامانجی ئیسرائیل لە ناوبردنی ئەو ڕژێمە بوو تەنیا کۆنتترۆلکردنی توانای ئەتۆمی و بالیستەکانی نەبوو بەڵکو داوای دەکرد لە کاتی و توێژ ڕاستە داوای ئەوەی دەکرد کە بالیستەکان لەگەڵ ئەتۆمیەکە وەکو پاکێجێک ئێران پابند بێ و توانەکانی سنووردار بکرێ و پەروباڵ بکرێت بەڵام دوای دەستپێکردنی شەر استراتیجەکەی ئالان کرد کە گۆڕینی ڕژێمەکەیە بە پێچەوانەی سەرۆکترام کە سەرۆکترام هەمیشە بۆشایەکی تێدا دەهێشتەوە بۆ جۆرێک لە ڕێککەوتن وەکو ئەوەیە بەدارێکەوە هەرەشەی دەکرد و بەدەستێکیش داوای دەکرد وەرە پێشەوە تەسلیم بە بۆی لێت نەدەم و لەگەڵ ڕێک بکەوم جا ئەم جۆرە استراتیژێتە تا ئێستاش بەردەوامە گۆڕانکاری بەسەردا نەهاتووە بەڵام هەرچەندە لەسەر ئەرزدا گۆڕانکاری لە توانە و هاوسەنجی هێزەکە لە نێوان هەردوو بەرەی شەڕەکەدا دروست بووە من پێم وایە مەسلەی ئێران وەکو چاودێرێک کە سیر دەکەی بەڕاستی شەڕەکە نابەرامبەر هەر لە سەرتاوە توانای ئێران ڕاستە ئێران بۆ ناوچەکە بۆ وڵاتانی ناوچەکە بۆ ئاسیا هێزێکی گەورەی ناوچەیە بەڵام بەرامبەر بە هێزی ئەمریکا بە توانای سەربازی ئیسرائیل ڕاستە لە ڕووی ژمارە و قەبارەوە بچووکە بەڵام لە ڕووی پشتیوانی و توانای هێزی و سەربازی و تەکنۆلۆژیای جەنگەوە زۆر پێشکەوتوترێ لە کۆماری ئیسلامی ئێران بۆیە ئەم شەڕە زۆر نابەرامبەرە دەستپێکردنی هەڵەیەکی استراتیژی بووم پێم وایە کۆماری ئیسلامی ئێران تێکەوت کە دەبواە بار شێوەیەک بی لەسەر بابەتێک سازش بکە بۆ ئەوەی ئێران لەو ماڵوێرانەیە کە توی کەوتووە دوور بخاتەوە مەسلەی لیستی ناوەکان بەتەکید استراتیژێتی نەتەنیاهۆ لێدانی سەرانی ئەو ڕژێمەیە تا ئێستا دەتوانم بڵێم بەشێکی زۆر 90 کاربەدەستە باڵەکانی ئەو ڕژێمە لە ناوچوون بەڵام لێرەدا قسەیەکی وەزیری دەرەوەی ئێران عەباس عێراقچی کە ئەم بەرەبەری بەیانیە قسەی لەگەڵ جەزیرە کردووە باستەوە دەکات دەڵێ تا ئێستا نەیارەکانی ئێمە دوژمنەکانی ئێمە ئیسرائیل و ئەمریکا لەوە نەگەیشتون کە کۆماری ئیسلامی وەڕژێمەکەی بەوە ناڕوخێەوە پشت بە کەسێک نابەستێ ڕابەر ڕۆیی کەسێکی تر دانرا سەرکردەکانمان ڕۆیشتن خەسارەتێکی گەورەیە بەڵام جمهوری ئیسلامی سیستەمێک بەڕێوەی دەبا ئیدارەیەک بەڕێوەی دەبا شەبکەیەک بەڕێوەی دەبا پشت بە کەسێک و تاکە کەسێک نابەستێ کە ئەوەی تا ئێستاکە 90 ڕۆژە شەڕەکە بەردەوامە ئەو واقعەمان نیشان دەدا کە ڕاستەکە کۆماری ئیسلامی ئێران هەم لە ڕووی عەقیدەیەوە هەم لە ڕووی بەرەی ناوخۆیەوە تا ئێستاکە یەکگرتوو بووە ئەو سیستەمە تا ئێستا ئینشقاقێک دروست نەبووە یعنی دەرچوونێک لەناو ئەو هەموو هێزانەی پەسیج و پاسداران و سوپا و ئەوانە ئینشقاقێک دروست نەبوو جۆرێک لە گرژی دروست بێ و دەرگە بکاتەوە بۆ هاوڵاتیان بێنە سەجادە و ئەو کاتی لە ناوەخۆ دەست بە گۆڕانکاری لەو ڕژێمە بکرێ وەکو چۆن لە 91 راپەڕینی 14 پارێزگای عێراق دروست بوو بەڵام لەبەرەوەی نەگەیشتە بەغدا لەبەرەوەی هاوپەیمانی نێودەوڵەتی پشتیان لە راپەڕینەکە کرد ڕژێم مایەوە جا ئەمەش بەو شێوەیە لە ئێراندا ئەو ڕژێمە دەتوانێت پارێزگاری لەمانەوەی خۆی بکە ئەگەر هاتوو لەسەر ئەرز وجودی سەربازی یاخود هێزی کاریگەری ئۆپۆزیسیۆن نەجوولێن شەقامیش ناتوانێت بجوولێ دکتۆر ئەمەواڵە تازەیە وەزیری بەرگری ئیسرائیل بەڕەسمی کوژرانی ئیسماعیل خەتیبی وەزیری هەواڵگیری ئێرانی ڕاگەن هەواڵەکە ئێستا لە پەیجی کورسان نیوزێ وێنەی خەتیبی ئەگەر ئەو کەرانم بێنە پێشەوە ئەوە پێیجی کورسان نیوز بڵاوی کردوەوە میدیا جیهانیەکانیش ئێستا هاوکار لەگەڵ پێیجی کورسان نیوزە بڵاویان کردوەوە ئیسماعیل خەتیبی وەزیری هەواڵگیری ئێران بە فەرمی ڕاگەنەکە کوژراوە جا ئێستا چرکە ساتین قسانە دەکەین مەراسیمی ناشتنی لاریجانی و
با بڵین بەڕێوبەری بەسیج کە دوێنێ کوژان ئێستا مەراسیمەکەیان بەڕێوە دەچێت لە تاران ئەوە ئێستام هەواڵەش یاتە سەر وەزیری ئیتڵاعاتیش کوژراوە. دکتۆر بە خوێندنەوەی تۆ کوشتنی ئەم بەرپرسە باڵایانە وەکو دەڵێو لە خۆپیشاندانەکەی بەشداریکرد لە ڕۆژی قودسا ئەوە هێواژ هەمویان دەکوژێن. یعنی ئەمە ئینهیاری نیزامەکە نییە بۆ خۆی، یعنی ئێستا تقریبن خەریکە وەکوتم ئەو قالیبا فیش دەنگۆیە جارێ ئەوی ژەنگە احتیمالە پژاز بکرێتەوە ساعتێکی تر دوانی تر. یعنی ئەمە ئینهیاری نیزامەکە نییە، نیزامەکە دەتوانێت خۆی ڕاگرێ هەر خەڵکی دیکە بخاتە جێگەی ئەمانە. وڵا پرسیارێکە زۆر گرنگە، بەڵام واقعەکمان پێ دەڵێ کە ئەویشەوەی پێشتر باسمان کرد وە قسەکەی ئاواز عێراقچی پشتڕاست دەکاتەوە کە ئەو نیزامە جیاوازە لە نظامەکانی تری ناوچەکە، یعنی ڕەبت نەبوو بە ڕابەر، ڕەبت نەبوو بە کەسێکی دیاریکرا و لەناو ئەو نظامە یا ئەو دەسەڵاتێک کە لە کۆماری ئیسلامی هەیە، ئەوان شەبکەیەکن، تۆڕێکن، ئایدۆلۆژیایەک، سیستەمێک ڕێکی خستون جیاوازە لەگەڵ سیستەم. زۆر جار ئێمە کە باس لە ئەمریکا دەکەین دەڵێن سەرۆک دەگۆڕێ، بەڵام لەوێ دامەزراوەکان و سیستەم حکومڕانی وڵات دەکات. جا بۆ کۆماری ئیسلامی ئێرانیش بە شێوەیەک لە شێوەکان ئەم قسەیە ڕاستە، چونکە ئەو واقعی 19 ڕۆژە لە ڕۆژی یەکەمەوە ڕابەر و زیاد لە 50 گەورەترین ناوەندەکانی دەسەڵات و بەرپرسانی. دکتۆر بەرەوەی باسی نیزامەکە ئێران کە باسی ئەمریکات کرد، ئێستا نەقسەد هەندێک بۆ نمونە خەڵک دەڵێن، چاودێرانی سیاسی دەڵێن ئەوەش بۆ ئەمریکا ئێسەیتر ڕاز نییە، ئێستا دۆناڵد ترەمپ سیستەمە، لەوێ سیستەمەکە ترەمپیزمە، ینی سیستەمی ئەمریکی ئەو خۆی چی بێ ئەوە دەکا. ڕاستە ئێستا کە لادانێکی زۆر هەیە، بەڵام لە بیریشمان نەچێ ئەو شەڕێکە ئێستا ترامپ دەستی پێ کردووە لەسەر بنەمای هەندێک مادەی دەستوریە کە دەسەڵاتی بەسەرۆک داوە لە ماوەی شەڕێک هەڵبجێسێنەیە کە مەوداکەی لە 90 ڕۆژ زیاتر نەبێت دەتوانێت شەڕێک دەست پێ بکە بە بێگەڕانەوە بۆ کۆنگریس. هەرچەندە گوشارەکانی کۆنگریس بە تایبەتی پارتی ڕکابەر دیموکراتەکان و هەندێک لە ڕەنگە چەند ئەندامێکی دیاریکراوی شەبن لە ناو کۆماریەکان بەو شەڕە ڕازی نەبن بە دەلیلی ئەوەی کە لەم ڕۆژانە یەکێک لە بەرپرسانی ئاسایش و دەستگای ئاسایشی ئەمریکی پاشەکشەی کردووە دەستەکاری کێشایەوە لەبەرەوەی پێی وایە ئەو شەڕە شەڕێکی ڕەوانیە، شەڕێکە لە برژەوەندی ئەمریکانیە، هیچ هەڕەشەیەکی واقعی نییە، بڕوایم بەو پەیامەنیە کە ئێران هەڕەشەی ڕاستەوخۆی کردووە لەسەر ئەمریکا. بۆیە لە ناوخۆی ئەمریکاش تا ئێستاکە ناکۆچی زۆرە، بەڵام دەبێت چاوەڕێ بکەن ئایا ئەو شەڕە دەگاتە سەروی 90 ڕۆژەکە کە قانون و دەستوری ئەمریکا بەدە سەرۆک ترامپی داوە، ئەگەر هاتووت گەیشتە ئەو ماوەیە و شەڕ کۆتایی نهاتوو بە تەکید ئەو کاتی ترامپ ڕوبەڕووی لێپرسینەوە دەبێتەوە. هەروەها درێژە کێشانی ئەو شەڕە لە ناوخۆی ئەمریکا لە هەڵبژاردنەکانی نیوەی تەواوکاری کۆنگریسدا کاریگەری نەرێنی لەسەر پارتی کۆماریەکان دروستەکە و ڕەنگە دیموکراتەکان لە بەردەم بردنەوەیکی باش بن لە کۆنگریس و ئەم جارە گوشار زیاتر بۆ سەر ئیدارەکەی ترامپ دروست دەبێ و ڕەنگە بکەوێتە ئەوەی کە مەسلەی ئیقالە بێتە پێشەوە، مەسلەی هەڵگیرساندنی شەڕەکە بە ناڕەوایی لە قەڵەم بدرێ لە ناوەندەکانی بڕیار لە ئەمریکا. بگەڕێنەوە سەر کۆماری ئیسلامی ئێران، بە تەکید کۆماری ئیسلامی ئێران جیاوازە لەگەڵ ڕژێمەکانی عێراق کە ڕژێمی سەدام مەبەستمان بوو، ڕژێمی ئەسەد لە ناوچەکەدا، ڕژێمی لیبیا کە قەزافی ئیدارەی دەدا، یا ئەوانەی کە پێشتر لە حوسنی مبارەک لە مسر. بۆیە هەست دەکەی ئێران نمونەیەکی جیاوازی نیشاندا، بەڵام من پێم وایە وەکو چاودێرێک ئەوەی ئێرانیەکان دەیکەن ئەمە خۆکوژیە، ئەم دەسەڵاتەی دەیکا هەم بۆ خۆیان خۆکوژیە، وەکو سیستەم 47 ساڵە خۆیان مەسروفێکی زۆریان کردووە، دەسەڵاتێکی زۆریان بە خۆیان داوە، گەنجێکی زۆری ئێرانی و ناوچەکەیان بە کوش داوە لە پێناوی ئامانجێک کە هەیان بووە، بەڵام سەیرەکەی ئەوە 2 ساڵ زیاترە لە 7 ئۆکتۆبەری غەزەوە تا ئێستا سیر بکەی پاشەکشەیەکی گەورە، لاوازیەکی گەورە بە هەژمونی کۆماری ئیسلامی و ئێران و لایەنگرەکان و دەست و پەیوەندەکانی لە عێراق و لبنان و سووریا و یەمەن هاتۆتە پێشەوە، کەواتە بە هەموو پێوەرەکەلێکی دەدەیەوە ئەم ڕژێمە مقاومەتی یا مقاوماتی مانەوەی نەماوە، ڕۆژ بە ڕۆژ لاواستر دەبێ. ئەم هەموو کوشتارەی کە لە نێو ناوەندەکانی دەسەڵات و وەزیر و بەرپرسەکانی سوپا و استخبارات و بەرپرسانی تری ئیداریش دەکرێت، ئەمە نیشانەی ئەوەیە کە ئەوە ناتوانێت بەرپرسەکانی خۆی پارێزێت. چۆن دەتوانێت ئەو دەسەڵاتەی خۆی بپارێزێ کە 47 ساڵە بانگەشەی بۆ دەکا و بینای کردووە و ینی خەرجێکی زۆری لە ژێرخانی ئابووری وڵاتەکەی بۆمانەوەی خۆیان تەرخان کردووە. دوجار ئەم بابەتە یەکلایی دەبێتەوە.
یا بە تەسلیم بوون یا بە کۆتایی هاتنی ئەو ڕژێمە. باشە دکتۆر هەر لە ڕۆژی خۆپیشاندانەکەەوە دەتوانین چەند هێمایەک بخوێنینەوە یەکێک لەوانە ینی ئەو کەسانە دەرناکەون کە قوڵایەکی زۆریان هەیە لە نێوخۆی ئێراندا بەڵام بە باڵی ریفۆرم خوازان ناسراون جەواد زەریف ڕۆحانی خەڵکانی دیکە کەروبی ینی خەڵکی دیکە زۆر هەن لە ئێراندا هێشتا گویان لێ دەگیرێ بەڵام و دیبلۆماتن و لە سەراسی ژیان ناسراون ئەمانە بەشداریان نەکرد لە خۆپیشاندانەکە ئەگەر ئەم خۆپیشاندانە خۆپیشاندانی ئێرانیەکان بوو دژ بە جەنگەکە بۆ ئەم ریفۆرم خوازانە خۆیان بەشێک بوون لە سیستەمەکە پلەی باڵیان هەبوو بەڵام بەشداریان تێدا نەکرەوە کەواتە ئەمە ناکۆکیەکی جددیمان پیشان نادا لە نێو ئێراندا واتە ئەگەر چی اللهومە وەکو دەڵێ لە خواوەیانی ئاگر بەسێکی ڕابگەێنێ ئەم نیزامە هەروان نامێنێتەوە چونکە هەر لە نێوخۆی ئێراندا خەڵک ناڕازیێلی. بەڵێ بەتەکیید باڵی ریفۆرم خوازەکان ینی لەم شەڕەدا لە ئیدارەدانی دۆسیەی ئەتۆمی بگرە لە گفتوگۆکان بگرە هیچ ڕۆڵێکیان نەبووە بڕیار لە دەستی ئەواندا نەبووە و ئەوان لە ناوەندی بڕیار نزیک نەبوونە ئەگەر باس لە دەسەڵاتی ڕاپەڕاندن بکەین وەکو سەرۆک کۆمار ئەگەر لە ریفۆرم خوازەکانیش بوو بێ ئەو دەسەڵاتێکی گەورەی نییە لە چاو ئەو ئەزمونەی یا ئەو منزومەیە کە حکومی ئێران دەکا بە سەرپەرشتی ڕابەرگشتی بۆیە من پێم وایە تا ئێسش بەشێکیان لەو ریفۆرم خوازە ڕەنگە هەندێکیان هەر لە سزم ڕەنگە هەندێکیان هەڕەشەی ئەویان لەسەر ئەگەر بێنە سەجادە و قسەیەکی پێچەوانە بکەن ڕەنگەژیانیان بکەوتە مەترسی بۆیە دۆخەکە بۆ ئەوانیش وەکو گەلانی ئێران لەبار نییە بێنە سەر شەقام و قسەی خۆیان بکەن و دەردی دڵی خۆیان باز بکەن چ بۆ میدیای ئێرانی چ بۆ شەقامی ئێرانی ڕەخنەکانیان ناتوان ڕاستەخۆ ئاراستی ئەو دەسەڵاتە بکەن چونکە پێیان وایە ئەمە شەڕێکی پیرۆزە لە بەردەم هەڕەشەیەکی گەورەی لە ناوچوونی ئێران و کۆماری ئیسلامی ئێران و پارچە پارچەبوونی ئەو وڵاتە هەڕەشەی گەورەی لەسەرە بۆیە ئەوان جارێ خۆیان کردووە و بێدەنگبوونی ئەوان مانای ئەوە نییە کە میلەتی ئێران لەگەڵ ئەو دەسەڵات و ئەو ڕژێمات کۆک و تەبایە بەو شەڕە ڕازیە بەو شەڕە ماڵوێرەکارەی کە خۆکوژی پێدەگوترێ. دکتۆر لە لارزی واقعدا هێشتا هیچ مجۆڵێک لە نێوخۆی ئێراندا نابینین خەڵک هاوسۆزە بۆ نیزامەکە یان هێشتا دەترسێ ئەوەندە سەرکوتکار بووە هێشتا دەترسێ هێشتا بایەوەی بەبەرەوە ماوە کە خەڵکەکەی خۆی جینۆسایت بکە لە ناویان بە بیان کوژێ ڕەشە کوژی بڵاو بکاتەوە. بێگومان هەموو ڕژێمێک کە دەکەوێتە دوا قۆناغەکانی وێزگەی هەناسەدانی خۆی ئەکیت پەنا بۆ تونند و تویژی دەبا پەنا بۆ هەڕەشە دەبا لەو کەسانێک کە پێیان وایە دەنجی ناڕازایی ئەمە لە بەرژەوەندی ئەواندانی و خەڵک دەوروژێن و خەڵک دێنێتە سەر شەقام ئەمانەمانە هەموو سیستەمە تۆتالیتاریەکان و دیکتاتۆرەکانی ئەو ناوچەیە بینیوە چ لە عێراق چ لە سووریا چ لە لیبیا چ لە زۆر وڵاتی تر ئەو کۆماری ئیسلامی بە شێوەیەک لە شێوەکان لە بیرمان نەچێت پێش دەستپێکردنی شەڕەکە بەپێ ئامارەکانی کە لەلایەن نەتەوەگرتوەکان و ئەمریکەکانەوە بڵاو دەکرایەوە زیاد لە یان ئۆپۆزیسیۆنی ئێرانی زیاد لە 30,000 کەس بەهۆی هاتنە سەرجادە و شەقامەکان و ناڕزاییەکان کوژراون ئەمە ژمارەیەکی کەم نییە لە خۆپیشاندەران کە بێنە سەر شەقام و بکوژرێن بەڵام ئەمە هەر دەسەڵاتێک کە لە دواتر کەساتەکانیدا بێ دەبێت دووشت نمایش بکە یەک چاوسورکردنەوە لە جەماوەر دوو نمایشکردن لەوەی کە بینیمان لە هەفتەی پێشوو لاریجانی و کۆمەڵێک بەرپرس کە هاتنە سەر شەقامەکان و وای نیشان بدەن بۆ پشتیوانی قودس ئەوان ناترسن و گاڵتەیان بە ترامپ و بە نەتانیاهۆ بەوانە دەکرد کە ئەوە بەرپرسەکارمانن لە ناو خەڵکن لە شەقامەکانن ناترسن لە ئێوەش خۆتان شاردۆتەوە ئەوە بینیمان لە دوای ئەم خۆپیشاندانەی بە ناوی قودس هاتنە سەر شەقامەکان دوو سێ کەس لەوانە بە ئامان گیران و کوژران و لە ناوبران و ئەوانی تریش بەڕێوەن بەپێ ئەو ئامارانەی بەپێ ئەو لیستەی کە لای نێتنیاهۆ هەبوو بۆیە من پێم وایە ئەم جۆرە سیاسەتە سەدامیش لە عێراق پەیڕەوی کرد لەو ڕۆژەی کە بەغدا سقوتی کرد هاتە ناو شەقام لە بەغدا و چۆ سەر سیارەیەک و سڵاوی لە خەڵک کرد و قسەی بۆ خەڵک کرد بەڵام ئەمە دوا دەرکەوتنی بوو لە دوای ئەوە چوو بۆ ئەو کونەی کە دواتر هێزەکانی ئەمریکا لە نێو کونەکە دەریان هێنا و هەمومان بینیمان دیمەنی سەدام چۆن بوو کەواتە من پێم وایە ئەم جۆرە نمایشکارانە و ئەم چاوسورکردنەوەوانە نابێتە مای پاراستنی هیچ دەسەڵاتێکی سەرکوتکار لە بەرامبەر میلەتەکەی خۆیدا. ئەوە وەزیری بڵێن بەرگری وەزیری جەنگی ئیسرائیلی بە وا بڵێن ئیسرائیل کات سەڵێ نەتەنیاوە سەرپشکی کردوین دەسەڵاتی پێداوین نەگەڕێنەوە بۆ لایەوە بۆ کوشتنی هیچ بەرپرسێکی کۆماری ئیسلامی ئێران
منی کورت و پخد و توێتی بیان کوژن لێیان دەن چیتان پێ دەکرێت بیکەن مەگەڕێنەوە بۆ من دەسەڵاتی تاوتان هەیە ئەوە دوایین لێدوانێتی کە ڕایگەیاندووە کرملین هەندێک لێدوانی هەیە وتوێتی ئەو هەواڵانی کە باز لە هەمانگی نێوان رووسیا و ئێران دەکەن چەند جارێکە بازاڕاقچێمەی وتۆ توێتی رووسیا هاوکارمان بووە هاوکاریشمان دەبێ ئێستا ژەر هاوکارمانە لە ڕووی لۆجستیەوە لە ڕووی تەکنەلۆژیەوە کرملین دەڵێ ئەو هەواڵانە درۆن ئێمە هیچ پەیوەندیەکمان بە کۆماری ئیسلامی ئێرانەوە نییە وەکۆی هاوکاریان بکەین و ئیدانی کوشتنی بەرپرسە باڵاکانی ئێرانیشی کردووە هەروە ئیسرائیل کات ستێتی ئەمڕۆ ئەو هەواڵانی ڕایەگەێنین شۆگەێنەرە بن ئەوەیەکیان ئەوە بوو کە وەزیری ئیتڵاعاتیان کوشت دکتۆر کەواتە خێنەوەیەک بۆ کۆی ئەوە بکەین کە ڕوودەدا پێ وایە سوپای پازداران بایەوە عقڵمەندی تێدا ماوێ کە بڕیاریەوە بدا لانی کەم ئەوانی کە ماون نەکوژرێن ئەوانی کە ماون لە نێو نەبرێن ینی بیرێک لەوە بکەنەوە چونکە ئەمریکا ژووتی وتێمی کێشەمانی نظامەکە بەدەست ئێران بەدەست مەلاکانەوە بمێنێ گرنگەوەیە مانی گوێڕایەڵی ئێمە بن دۆستی ئەمە بن و ڕێگە بدەن وزیان بەکاربێنین و لانی کەم مەترسیان بۆ سەر ئیسرائیل نەبێ پێ دوایە ئیتر هێشتا ئەمریکا هەر لەسەر ئەم بۆچوونی خۆیەتی ئەمریکا وەکو استراتیژ بەڵێ بەڵام وەکو تاکتیک نەخێر لەبەرەوەی بینیمان لە ڕۆژانی ڕابردوو پێشتر ترامپ هەمیشە دەیگۆ دەرگاکان کراوەیە بۆ گفتوگۆ بەڵام لەبەرەوەی دەزانێت ئەو ڕژێمە گەیشتۆتەوە قەنەعەتەی ئەو ڕژێمە و سوپای پاسداران کە ئێستا کە ناوەندی هەموو دەسەڵاتەکان لای ئەودایە لە دانانی بەرپرسەکانی جێگرەوە لە شوێنی ئەوانەی کە دەکوژرێن بۆیە ترامپ پیش گەیشتۆتەوە قەنەعەتی دەرێ بریچەکان پەیوەندیان پێوە کردو ئێرانیەکان پەیوەندیان کردو بەڵام ئێمە لەگەڵیان دانانیشین تا دەگەینە ئامانجی کۆتایی شەڕەکە ئامانجی کۆتایی شەڕەکە ئەویشەوەیە کۆنتترۆلکردن لە بیرمان نەچێ ئەو شەڕە لە شەڕی سەربازی و ئێستا دەگۆڕێ بۆ شەڕی ئابووری شەڕی هەژمونی ئابووری و کاریگەری لەسەر بازاری جیهان و گەشەی ئابووری جیهانیش هەیە بۆیە ئێستا کە هەموو بایەخی ئەمریکا و سەرۆک ترامپ لەسەر ئەوەیە چۆن کۆنتترۆلی مەسلەی دوورگەی گەروی هورمز بکرێت بۆ ئەوەی جموجۆلی بازرگانی جیهانی و هەناردەی نەوت بۆ بازارەکانی جیهان بەردەوام بێ و نرخی نەوت دابەزێ و ئەمە چکە کاریگەری لەسەر هەر ئەمریکان نییە بەڵکو لەسەر تەواوی بازاری جیهانیش کردووە بۆیە بەلای ئەمریکەکانەوە پێیان خۆشە شەڕەکە زوو کۆتایی بێت درێژە نەچێشێ بەڵام لە بەرامبەر ئەوەی من وەکو کۆمنتێک لەسەر ئەوەی رووسیا ئینکاری ناکرێت کە رووسیا لەگەر ئەم ئێران پەیوەندێکی هەم سەربازی هەم استخباراتی درێژخایەن و ئابووریشی هەیە لە بواری وزەشدا هاوکاری یەکتریان کردووە لە شەڕی ئۆکرانیادا درۆنەکانی ئێران هاوکارێکی زۆر بوون چونکە تێچوێکی کەمی بوو بۆ رووسەکان شتێکی باش بوو لە لای رووسەکانیشەوە تەتویر کراوە بۆ ئەوەی لە شەڕی ئۆکرانیا بەکاری بێنن لە بەرامبەر ئەمەدا تەکنۆلۆژیای موشەچی لەلایەن رووسیاوە پێشکەش بە ئێران کراوە هەروەها سینیش لەوەدا هاوکاری ئەو کۆماری ئیسلامی ئێران بوون لە ماوەکانی ڕابردوودا ئێستا من پێم وایە ئەم جۆرە لێدوانێک کە ئێستا کە لە رووسیا و جێمان لێ دەبی نیشانەیەک ئاماژەیەکە بۆ ئەوەی کە من پێم وایە رووسەکانیش گەیشتونە قەنەعەت ئەم ڕژێمە بەرەو کۆتاییە ئەم ڕژێمە هەموو ڕۆژێ 2 کە 3 کەس لە گەورەترین بەرپرسەکانیان دەکوژرێ 24 سعات لەسەر جێگرەوە تێپەڕنابێ ئەویش دەکرێتە ئامانج و لە ناو دەچێت ئەمانە نیشانەی تەبیعی نین لە جەنگدا ینی وڵاتێک چۆن دەتوانێت بەرەنگاری گەورەترین زلهێزی دنیا ببێتەوە وەکو ناتۆ دوێنێ سەرۆک ترامپ دوێنێ شەو ڕەخنەی لە ناتۆ گرتگوتی ئەمانە تەنیا ئەو کاتانەی کە خۆیان دەیانەوێت داوای یارمەتی لە ئێمە بکەن یارمەتیان بدەین لەگەڵمان تەبانە بەڵام کە ئەو کاتی ئەمریکا پێ لەگەڵمان نین واتە ڕخنێکی زۆری گرت بۆیە من پێم وایە گەورەترین گوتی ئێمە گەورەترین هێزی دنیاین و بە تاقی تەنیا هاتوین گەورەترین توانای سەربازی ئێرانمان وێران کردووە ئەمە نیشانی ئەوەی ئەمریکا لەم شەڕەدا بەردەوام دەبێت تا بەدیهێنانی تەواوی ئامانجەکان ئامانجی ئەمریکا لە سەرەتادا شتێک بوو ئەویش مەسلەی سنووردارکردنی بەرنامەی نەوەوی و نەبوونی توانای ئێران لە سەچی نەوەوی و توانای بالیستەکان ئێستا لەوە تێپەڕیوە ئێستا دەیەوێت هەموو چاڵەنەوتەکان لەژێر دەستی خۆیدا بێت لە کۆماری ئیسلامی ئێران دکتۆر دۆخی عێراق چۆن دەبینی لەم چوارچێوەیەدا پێت وایە سوودانی توانێتی بەڵەنس ڕابگرێ لە چەند ڕۆژی ڕابردوودا تەنانەت گەشتۆتە ڕادەی دەنگەدەنگ لەگەڵ ئەبوو فەدەکدا ئەو ئێستا دەڵێن کوژراوە ئەبوو فەدەک و ئەبوو ئالا و ینی ئەمە تەنا دەنگۆیە ئێمە چونکە بە ڕەسمیێشتا با بڵێن ڕانەگەێنراوە لانی کەم گروپەکان خۆیان ڕایان نەگەیاندووە بەڵام چارەنووسێم گروپانە چی دەبێ و ئایا لە نێو دەبرێن
ئایا دەتوێنرێنەوە لە نێو سوپادا ینی چارەنووسیان چی دەبێت چارەنووسێمان بەسراوە بە چارەنووسی کۆماری ئیسلامی ئێرانەوە بێگومان دۆخی عێراق کاردانەوەی ینی تاکە دۆخە لە ناوچەکەدا ڕاستەخۆ کاریگەری دۆخی ئێرانی دێتە سەری چونکە تا ئێستاکەش ئێران لە گۆڕەپانی عێراقیدا لە ڕێی دەست و پەیوەندەکانیەوە حزورێکی زۆری هەیە و دەوڵەی ئەمیقەی شیعە لە عێراقدا تابعن بۆ کۆماری ئیسلامی ئێرانەوە ئینکاری لەوە ناکرێت بە تایبەتی لە پرسە استراتیژەکاندا هەمومان دەبین ئەگەر ئێستا بچی بۆ بەغدا هەست ناکەیت تۆ لە بەغدا هەست دەکەی لە بەشی دووەمی تارانی یا لە تارانی نوێی کە بەهۆی ئەو هەموو وێنە و دروشم و هوتافاتانەی بۆ پشتیوانیکردنی کۆماری ئیسلامی ئێران لە بەغدای پایتەختی عێراقیدا هەڵدەگیرێ و دەوترێتەوە و دژی هەموو ئەو کەسانن کە ڕەوایەتی بەو شەڕی ئەمریکای ئیسرائیل بدا بۆیە هەڕەشە هەمیشە لەو کەسانە دەکرێت کە لەگەڵ گۆڕانکاریەکانن لە ئێران لەگەڵ ئەوەنە پشتیوانێک بن لە کۆماری ئیسلامی و لە بێلایەنکردنی عێراق لەو شەڕەدا چونکە دوو ئاراستە هەیە لە عێراقدا ئاراستەیە کە دەولەی ئەمیقەی شیعە و هەروەها گروپە چەکدارەکانی بەناوی مقاومەی ئیسلامی کە بۆ پشتیوانی ئێران ئامادەی هەموو شتێکن لە پێناوی ئێراندا زیان بە عێراقیەکان و بە ئابووری و ژێرخانی عێراقیش دەگەینن ئەمن پێم وایە و خەڵکیش پێ وایە چاودێران هەمووی ئەو گروپانە چارەنووسی کۆماری ئیسلامی ئێرانە مانەوەی کۆماری ئیسلامی ئێران پێگەی ئەوانە لە ناو دامەزراوەکانی حکومڕانی لە عێراقدا لە دەرەوەی چارچێوەی دەسەڵاتی دەوڵات زیاتر دەکا و پێگەی حکوومەت و دەسەڵات لاوااستر دەکا بۆ بەڕێز سوودانی من پێم وایە لە دۆخێکی زۆر سەختدایە تاکە بەرپرسی سیاسی لە عێراقدا گەورەترین گوشاری لەسرە لە نێوان هەردوو بەرەی جەنگەکەدا عێراق تاکە وڵاتە جیا دەکرێتەوە لە وڵاتانی تر کە بە هەردوو لایەنی شەڕکەرەوە لێی دەدرێ هەم کۆماری ئیسلامی ئێران هەندێک ئامانجی عێراق لە بەغدا و لە باشوور و لە کوردستانی عێراقیش دەکاتە ئامانج کە بە بیانووی ئەوەی هێزی ئەمریکی لێ بە بیانووی ئەوەی کۆمپانیەکانی ئەمریکای لێیە هەم لایەنی بەرامبەر کە ئەمریکا و ئیسرائیلن گروپە عێراقیەکان کە دۆستی ئێرانن دەکەنە ئامانج لە هەموو پارێزگاکانی کە لە ناوەڕاست و خواروی عێراق و ڕۆژاوی عێراقدا هەیە کەواتە دۆخی عێراق زۆر ناسکە ئەوەی ناسکتریشی کردووە مەسەلەی ئابووری عێراقە ئابووری عێراق بەهۆی ڕاوەستانی هەناردەی نەوتەوە بڵێ بۆ کەسی هەڵدەسێت لێی دەدا خۆ سیستەمی بەرگریان کڕی لە ماوەی ڕابردوودا F16مانەیە وەکو عێراق ئەیمانە بۆکەی هەڵی گرتووە عێراق کێشەکەی لەوە نییە دوو ساروخ لە عێراقش بەعەردی دەکەوی وەکو ئەوەی کە لە وڵاتانی کەندا کێشەکە لەوە نییە ئەمریکا تا حدێکی باش دەتوانی پارێزگاری لە ئاسمانی عێراق بکە بەڵام کێشەکە لەسەر ئەرزی عێراقدایە کێشەکە ئەوەیە حکوومەتی بەڕێز سوودانی حکوومەتێکی ینی بێدەسەڵاتە لەسەر خاکدا ناتوانانی کۆنتترۆلی ئەو گروپانە بکە هەرچەندە خۆشی هەمیشە باسەوە دەکە دەرێ داوا دەکەم بێنە نێو چەتری ژێردەسەڵاتی حکوومەت بەڵام دوجار ئەوان بەگوێی ناکەن چونکە ئامانج و بەرنامەی ئەوان جیاوازە ئەوان نانەوێ توانەکانیان سنووردار بکرێت چوارچەوەی هاتوون جۆرێک لە بەرجی شەرعیەتدان لە نێو دامەزراوەکانی دەوڵەتیان هەیە لە بەناوی حەشدی شعبیەوە لەژێر ئەم چەترەدا کۆمەڵێک امتیازاتی سەربازی و چەک و تەقەمەنی و تەکنۆلۆژیای سەربازی تازایان لەبەردەستە کە هەرێمی کوردستان و ناوچەکانی تری پێ بکەنە ئامانج ئاماش لە بەرژەوەندی عێراقدانی عێراق لەژێر گوشاری ئەمریکادایە کە دەبێ خۆی یەکلایی بکاتەوە نەبێتە بەشێک نابێت ڕێگە بەو گروپانە بدا کە بەردەوام بن لە هەڕەشەکردن لە دیبلۆماتکارانی بیانی بە تایبەتی ئەمریکا لە بەغدا لە هەرێمی کوردستان لە سەرچاوەکانی وزە لە عێراق ئێستا عێراق پێویستی بەوە هەیە هەناردەی نەوتی زیاد کە داوای لە هەرێم کردووە هەرێم داوا دەکا گەرنتی بکرێت کە چیتر ئەو گروپانە موشکبارانی چێلگەنەوتەکانی هەرێم ناکەن کەواتە عێراق بەگشتی لە دۆخێکی زۆر هەستیار و ناسکدایە پێم وایە لە ئێران زیاتر ئەوەی زەرەر دەکات لەو شەڕەدا عێراقە دکتۆر مۆزاکی گرنگت باز کرد مەسەلەیەوەی کە عێراق داوای لارێم کرد نەوتەکەی لە ڕێگەی بۆری نەوتی هەرێمی کوردستانم بگەێنێتە بەندەری جیهان هەرێمی کوردستان ڕازی نەبوو چەند مەرجێکیە بوو شەوی ڕابردوو لەپەر سەرگۆزیران بەڕێز مەسوود بارزانی ڕایگەیان دەڵێ مەڕازین و لە ئەمڕۆ سەعات دەیبیانیەوە 250,000 بەرمیل لەو دەڕوە ئەمە چی بۆم گۆڕانکاریە ڕوویدا هەندێک دەڵێن زەختی ئەمریکیەکان بووە تۆمباراک زەختی لێکردوون بەڵێ ڕاست بێگومان ئەم هەنگاوە هەنگاوێکی دڵخۆشکەرە ئەو ڕێکەوتنی کە دوێنێ کراوە نەکەرێت سعاتدەی ئەمڕۆ بەڵکو بەوە ڕانەگەیشتن بەڵکو لە شەشی بەیانیەوە بە پێی زانیاریەکان من دەست کراوە بە هەناردەکردنی نەوتی عێراقی لە ڕێی ئەو بۆ ڕێی هەرێمی کوردستان نەوتەکەی کە لە کەرکووکەوە دێ
250,000 بەرمیل وا ڕێکەوتون و هەرێمی کوردستان بەتەکید من پێم وایە ئەو گرژی و قەیرانەی کە دروست بوو بەهۆی لێکتێنەگەیشتن بەهۆی ئەوەی کە وەزارەتی سامانە سروشتەکانی هەرێم کۆمەڵێک بابەتی تری جگە لە پرسیینە و تێکەڵ بەو بابەتە کردبوو کە ئەمە هەنە ئەرچی ئەوە نەدەسەڵاتەکانی ئەوە ئەوش پەیوەندی بە وەزارەتی دارایی هەبوو مەسلەی ئەسیکۆدایە مەسلەی سیستەمەکانی مەسلەی موچەیە لەو بابەتانە دەبوایە ئەوان ژیرانەتر بە شێوەیەک وەڵامی بەغدا بدەنەوە کە هەم ئامادەی هەرێم نیشان بدا بۆ ئەوەی لەم قۆناغا سەختەی عێراقدا عێراق پێویستی بارێمی هەرێم هاوکاری دەکا هەرێم ناچێ مزایدەی لەسەر بکە بۆ ئەوەی بیتوانی با وەکو کەرەستەیەکی باش سبینێ لە نێو پەرلەماندا وەکو هەڵوێستێکی نیشتیمانی بەرامبەر بەلایەنەکان و نارەکانی کورد کە دەنجیان زۆڵە بەرزە بەرامبەر بە هەرێم وتوانیان گوشارێکی گەورە بخەنە سەر ناوەندەکانی دەسەڵات لە بەغدا لە ڕۆژانی ڕابردوو تەنانەت وەڵامدانەوەی وەزارەتی نەوتی عێراقیش وەڵامدانەوەیکی توندی ینی جۆرێک لە شۆڤینێتی پێوە دیار بوو بەرامبەر بە هەرێمی بەکاربێنین ئەو کارتە نەخێر نەمانتوانی بە باشی بەکاربێنین دەکرا بە شێوەیەکی باشتر سوود لەو دۆخی عێراق وەربگرین و وانیشان بدەین کە ئێمە پەرۆشی عێراقین و هەروەها با کارتەکان وەرەقەکان لەگەڵ یەکتری تێکەڵ نەکەین و دوجار ئەوەی کە ڕوویدا بە ناوبژی ئەمریکایەکان بوو و عێراق بەڕاستی لە بیرمان نەچێ عێراق بەرامبەر بە هەرێمی کوردستان قەراری خۆی داوە هەتا پێی بکرێ پەڕووباڵی دەکات لە ڕووی قانونیەوە لە ڕووی دەستوریەوە پشت بۆ هەموو بە تێک دەبا کە هەرێم توانای نەبێن نەپارەی هەبێن نەداهاتی هەبێن نە سەرچاوی سروشتی لە بەردەستی خۆیدا بمینێتەوە بۆ ئەوەی بەڕاستی قوارەی هەرێمی کوردستان لەو قالبەی هەی بووە لەو دەسەڵاتە دەستوریانە هەیتی ینی بەتاڵی بکاتەوە من پێم وایە لە دوای 2007ەوە هەرێمی کوردستان ئەو پێگەی کە هەیبوو هەندێک جار باز دەکرا کە نیمچە دەوڵەتە هەندێک جار دەیانگۆ دەسەڵاتی کۆنفیدرالیە بەڵام من پێم وایە ئێستا دەسەڵاتەکانی هەرێمی کوردستان بەوەی کە بەغدا ممارەسەی لەگەڵ دەکات لە خوار فیدرالیە و لە ئۆتۆنۆمیەکی لاوازە چونکە بەڕاستی موچەت لە بەغدایە دەسەڵاتەکان هەموو گەڕاوەتە بۆ بەغدا داهاتەکانت ئەسیکۆداش جێبەجێ بکرێ تۆ دەسەڵاتی داراییشت نامینێ بەو سیستەمەی کە عێراق دەیەوێ ڕاستە هەرێمی کوردستان تێبینی هەیە بەڵام ڕەنگە لە ئایندەی نزیکدا ئەویش دەبێ بە هاوبژی بە پشتیوانی ئەمریکەکان ئەوەی ئێستا پێگەیشتون جۆرێک لە هاوسەنجی پاراستووە لە نێوان هەرێم و بەغدا هەرێم و بەغدا بە هیچ شێوەیەک باس لەوە ناکە لە دەستور لە مادەی 111 و 112 و هەروە مادەی 114 مەسلەی گومرگ ئەمانە خاڵی هاوبەشن پێویستە لە نێوان هەرێمەکان و پارێزگاکان لەگەڵ حکوومەتی فیدرالیدا بە هاوبەشی ئەم سێکتەرانە بەڕێوە بچن بەڵام بەغدا هەر باز لە دەوڵەتی مرکزی دەکا هەر باز لە شیمالی عێراق دەکا هەر باز لەوە دەکا حکوومەتی هەولێر باز لەوە ناکە حکوومەتێکی حکوومەتی هەرێمی کوردستانە و دەستوری قەراری پێکردووە بۆیە لەبەر ڕۆشنای ئەم لێکدانەوانەدا من پێم وایە ئەو قەرارانی پەرلەمانی عێراقی دوێنێ شەو بەرەبەری بەیانیان دەری کردووە لە 8 خاڵدا بەشی زۆریان ئەوانە بۆ لاوازکردنی پێگەی هەرێمە ڕاستە باز لەوە دەکا بۆ چاو نوقاندن دەڵێ دەبێ موچەی هەرێمی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دوانەکە و نەکرێتە بابەتی سیاسی ئەمە خاڵێکی باشە ئەمە قسەیەکە مەتاتیە دایمەن دەکرێت محکەمەی اتحادیش وای گوتووە بەڵام لە واقعدا بەغدا ئامادە نییە موچەی هەرێمی کوردستان وەکو هەر پارێزگایەکی تری عێراق بنێرێ بەڵکو ئەوەی کە تەکیدیان لەسەرکردەوە نەوت سیاستێکی مرکزیە علاقەی بە هەرێمی کوردستان نییە پەیوەندی بەو نیە و دەسەڵاتی ئەو نیە ئەمەش پێچەوانەی مادەی 112 دەستوری عێراقیە لە مەسلەی ئەسیکۆدۆ و خاڵە گومرجەکان دیسان مادەی 114 بڕگەی یەکەم باس لەوە دەکا ئەو بابەتی گومرجە لە نێوان هەرێمەکان و بەغدای فیدرال بەیەکەوە ئیدارە دەدرێ و چارەسەر دەکرێت و ڕسمی سیاستەکانی دەکرێت بەغدا دەیەوێت تاکلایەنە شتەکان بەسەر هەرێمیشدا فەرز بکە جا لێرەدا ئەوان ئیستقلالی چیان کردیا ناکۆچی و ناتەبایی هەرێمی کوردستان تەنانەت لە نێو یەک تیمی حکوومەتی هەرێمی کوردستاندا کۆدەنجی نییە ڕاوێژ نییە ینی پرس بە یەکتری ناکەن هەڵوێستەکان هەڵوێستی تاکلایەنن ئەمانە هەمووی ڕنگدانەوەی نەرێنی کردوتە سەر پێگە و قواری هەرێمی کوردستان بۆیە بۆ ئەوەی هەرێم بەهێزکەینەوە دەبێت لە ناوە خۆمان دەست پێ بکەینەوە پەرلەمان کارا بکەینەوە حکوومەتێکی خێرای نیشتیمانی نەگرێت تەنیا لە لێچێتی و پارتی بەڵکو تەواوی لایەنەکانی ئۆپۆزیسیۆنیش بێنە ناوە حکوومەتە ناوی لێ بنێن حکوومەتی ڕاگوزەر حکوومەتی تێپەڕاندنی قەیرانەکان حکوومەتی زەمینە خۆشکردن بۆ بەهێزکردنەوەی قوارەی هەرێمی کوردستان و زەمینە خۆشکردن بۆ ئەوەی دەسەڵاتی هەرێم دەسەڵاتی هەڵقوڵاوی کێشەکانی خەڵک بێ نەک تێڕوانین و فەلسەفەی چەند کەسێک یا حزبێکی دیاری کراو بێ سپاس دەکەم بەڕێز دکتۆر تارق جەوەر سپاس بۆ بەشداریکردنی لەگەڵمان زۆر سپاس بۆ خستن ڕووی سەرنج و بۆ چوونەکانە لەبارەی جەنگی ئێران ئیسرائیل ئەمریکا و ڕنگدانەوەی لەسەر عێراق بە شێوازێکی گشتی ئایندەی جەنگەکە